دوێنێک کاتژمێر دوونی پاش نیۆڕۆ بەشی پۆلیسی چۆمان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری داواکاری گشتی چۆمان هاوڵاتێکیان دەستگیر کردووە بە ناوی کاف عینحا موالید 96 پیشەی کاسبە دانیشتوی قەزای چۆمانە. ئەم هاوڵاتیە هەڵساوە بە مامەڵەیەکی گوماناوی کە سیارە و شتومەچی لە خەڵک وەرەگرت و بە ماوەیەکی دیاریکراو بە پارەیەکی زیاتر بۆی ئەگەڕاندنەوە. بۆیە لە دەستپێکی ئەم کارێک کە کردووە سەرەتا 3 ئۆتۆمبیلی بەنهێنی وەرگرتووە، دوای ئەوەی لە ئەکاونتی تایبەتی خۆی بڵاوی کردەوە کە ئەم مامەڵەیەکە، پاشان 8 سیارەی بۆ هاتووە ئەوشی وەرگرتووە. ئەمە تێکڕای ئەو شتومەکانەی کە وەری گرتووە ئەم هاوڵاتیە لە ماوەی 2 هەفتە 11 سیارەی وەرگرتووە، 4 مۆبایلی وەرگرتووە، پارچە عەردێکی وەرگرتووە، لەگەڵ بای $10,000 کارتی مۆبایلی وەرگرتووە. ئەمە جگەلەوەی لە کاتی دەستگیرکردنی ئەم هاوڵاتیە مامەڵەی 6 سیارەیەدی لە پێش بووە کە خەریک بوو لە خەڵکەکە وەرگێ، بەڵام بە خۆشحاڵیەوە پۆلیسی چۆمان دەستگیری کردووە و نەهێشتووە ئەو مامەڵەی تەواو بکرێت. بۆیە لێرەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سۆران و دەوروبەر ڕائگەێنین وشیاری هەر مامەڵەیەک بن کە ئەیکەن و دوور بن لە فرتوفێڵ بۆ ئەوەی لە دوا ڕۆژ پەشیمان نەبنەوە.